لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. قوتابیانی ئازیز و خۆشەویست لە وانەی نۆیەم لە بابەتی ئەتەجوید لە گەیشتنەوە بابەتە مەددەکان درێژکراوەکان گەیشتینە مەددە فەرعیەکان. لە مەددە فەرعیەکان چەند مەدێکمان خوێن لەوانە کە مەدی واجب المتصل بوو کە ئەو مەدانەی کە 2 4 6 درێژ دەکرێنەوە لە مەددە فەرعیەکان. باسی یەکەم مەدمان کردکەوە ئەو مەدانەی کە فەرعینە دەبنە دوو بەشێکیان سەبەبی هەمزە و بەشێکی تریان سەبەبی سکون کە هۆکارەکەی سکونە. لە یەکەم باسی سەبەبی هەمزە سێ مەدمان هەیە. لەوانەی ڕابردوو باسی مەدێکمان کرد کە مەد الواجب متصل بوو کە پەیوەندی بەوەیە واتە هەمزەکە لە دوی حرفە مەدەکان دێت بەڵام لە ناو یەک کەلیمە. ئەگەر هاتوو ئەو هەمزەیە لە دوی حرفە مەدەکە هاتبوو لە ناو یەک کەلیمە ئەوە دەتوانی 4-5 حرەکە درێژی بکەینەوە. نمونەمان هیناوە ئەلمەلائیکە جاء، ئەوانە نمونەی مەدی واجب بوون. لەوانەی ئەمڕۆ دەچینە سەر مەدی الجائز المنفصل. جائز منفصل نەمانگوت واجب منفصل. لەوانەی قوتابیەک پرسیار کە برێما مەسەلەکەی گوتمان واجب واتە هەموو قاریئەکان بە 4 و 5 خوێندیانەوە هەروەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو شێوازەی خوێندیتەوە. بەڵام لێرە جائز منفصل جیاوازی هەیە لە قاریئەکان کە هەندێکیان بە 2 خوێندیتیانەوە و هەندێکیان بە 4، بۆیە بە جائز ناسراوە. جائز منفصل لە ڕیوایەتی ما ئەمە دەبی 4 حرەکە 5 حرەکە درێژی بکەینەوە. چۆن واجب متصلمان بە 4 و 5 خوێندەوە بە هەمان شێوازیش جائز منفصلیش بە هەمان شێواز بە 4 و 5 دەخوێنینەوە. تەنها جیاوازیەکەی ئەوەیە حرفە مەدەکان هات گوتمان ئەلیف و واو و یا ئەگەر سیفەتەکانی تێدا بێتە جێ بە خۆی ساکین بی پێشی لە جنسی خۆی بی ئەمە دەبێتە حرفێکی مەدی کە بۆ مەد ئەگەر هات ئەو حرفەیە پیتەکە کەلیمەکە کۆتایی بەو حرفە مەدیانە هات بەڵام حرفی دواتر بە هەمزە دەستی پێکرد ئەوە دەبێتە جائز منفصل واتە کەلیمەکان جیایە. بۆیە ئەم مەدە درێژکردنەوەی جودا ناسرایە، درێژکردنەوەی جودا، چونکە کەلیمەکە مەدیەکە جیایە لەگەڵ ئەو حرفێکە لە پاشی دەست پێ دەکات هەمزەکە کەوتۆتە حرفی پاشی ئەویش 4 حرەکە 5 حرەکە درێژ دەکرێتەوە. لە نمونەکان وا دیارە یا ئەیوهە الذین ئامەنوا، یاکە ئەگەر سێری بکەین ئەلفەکە بە بچووکی کرایە لە ناو یاکە، ئەو ئەلفە بچووکە 4 حرەکە درێژ دەکرێتەوە کە وشەی یا و ها ئەکە دەتوان لە لای خۆت بنووسی یا و ها ئەو دوو پیتە وەکو منفصل وانە کە جیا کرایتەوە لەگەڵ حرفی دواتر ناتوانیت لەوێ وەقفیش بکەی بڵێ یا لەوێ وەقف بکەی بە 4 نەخێت، دەبی وشەکەی بە کاملی بخوێنیەوە یا ئەیوهە الذین، بۆیە دەبی 4 حرەکە بخوێنیەوە یا ئەیوهە الذین 4 حرەکە بەو شێوازی دەخینەوە. دیسان یا ئادەم 4 حرەکە قو ئەنفوسەکم، ئەگەر سەری تەمشای وشەی قو حرفە مەدیەکە واوەکەیە نیشانەی مەدەکەی لەسەرە واوەکە و حرفی پاشی ئەنفوسەکم بە هەمزە دەستی پێکرێ ئەن حرفی هەمزەکە هاتیە، بۆیە ئەمە پێی دەڵێن منفصل واتە حرفە مەدیەکە لەگەڵ حرفی هەمزەکەی جودایە جیا کرایتەوە، بۆیە دەتوانی 4 حرەکە درێژی بکەیتەوە. قولوا آمنا، قولوا حرفی واوەکە نیشانەی مەدی لەسەرە و ئامەنا حرفی هەمزەکە لەگەڵ وشەی ئامەنایە کەواتە لێرە کەلیمەی مەدەکە لەگەڵ ئەلفەکەی جودایە، بۆیە پێی دەگوترێت منفصل کە درێژکردنەوەی جودا واتە هەمزەکە جودایە، بۆیە ئەگەداری بن 4 حرەکە 5 حرەکە لە ڕیوایەتی ما درێژ دەکرێتەوە. نمونەکانی تر ئینی ئامەنت، ئینی
ئەگە تەطبیقی نەکەین بەدوو بخوێنیەوە ئینی ئامەد کورت ما کردەوە دەبتە مەدێکی طەبیعی بۆیە لێرە پێویستە ئەمە چوار حرەکە درێژی بکەینەوە ئینی آمنت بەو شێوازەی حتى يأذن لي أبي أو يحكم الله لي لێرە گە تەماشا بکەین دوو مەدی تێدایە لە مەدی منفەسیلە کانە لی أو جا أبي هەردووچی مەدی منفەسلین تەماشا بکەین بە هەمزەی لە دووی هاتیە کەواتە ئەمە دەتوانین ئەو مەدەی زیاد بکەینەوە لەگەڵ مەدی متصلەکەی بە سەبەبی هەمزەکەی و هەروەها ئەوە لە خوارش تێبینیەکەیدایە بە 4 و 5 دەخوێندرێتەوە لە ڕیوایەتی حەفسی و لە غێری ڕیوایەتی حەفسیش بە 2 هەیە بخوێندرێتەوە. دەچینە سەر مەدێکی تر کە مەدی سیلە الکوبرا. مەدی سیلە کوبرا ئەمە لەوانەی ڕابردوو باسی مەدی سیلە سوغرامان کرد کە پەیوەندی بە هائی ضەمیرەوە بوو ئەو هائی کە ضەمیر بوو ضەمە و فەتحەی لەسەر بوو کە فەتحە و عفوا کەسرە و ضەمە بوو و ئەو هائەیە لە بۆ کەسێکی نادیار واتە لە بۆ نێری تاک بەکاردێ بۆیە تەنها ئەم مەدە بەوە زیادەکەینەوە ئەویش هەمزەی لە دوو هاتیە یعنی ئەگەر جیا بکەینەوە ئەم جیاوازی نێوان سیلە سوغرا و کوبرا تەنها هەمزەکەیە دەبی پێشی متحرک بی بۆ نهائێکی بە ضەمەدار یاخود کەسرەدار بی و بکەوتە نێوان دوو حرەکەدار دوو متحرک بەڵام جیاوازی کوبرایەکە لەوەیە کە دەبی حرفی دواتر کە هات بە هەمزە دەستی پێ بکە ئەمە جیاوازەکەیتی کەواتە هەمزەی ئەگەر لە دوو هات 4 حرەکە 5 حرەکە درێژ دەکرێتەوە ئەگەر بینە سەر نمونونەکانیش دەبی 4 حرەکە 5 حرەکە درێژ بکرێتەوە بەڵام ئەگەر لە قورئانێ بیناسینەوە لەسەر واوە بچووکەکە نیشانەی مەدەکەی کراوە هەم لەسەر واوە بچووکەکە هەم لەسەر ئەو نیشانەی یاء بچووکەکە کە کرایە ئەو نیشانەیە دەتوانی 4 حرەکە 5 حرەکە درێژ بکەیتەوە نمونونەکان و تەطبیقی بکەین وهو يحاوره أنا يحاوره يعني يحاوره چەند حرەکە 4 و 5 درێژ بکەوە ئەنا بە هەمزە دەستی پێکرێ ئەو ئەنایە کە ئەو هەمزەی لە دوی ئەو واوەی هاتیە ئەمە وای لێکرێت کە 4 حرەکە 5 حرەکە درێژ بکرێتەوە وأمره إلى الله وأمره إلى الله ئەگەر تەماشاکەین ئیلا بە هەمزە دەستی پێکردیا ئەو هائی ضەمیرەش کە لەوانەکانی ڕابردوو خوێندمان بەوە کۆتایی هاتیە ئەم واوە بچووکەکە هاتیە لە قورئانی پیرۆزدا ئەگەر نیشانەی مەدەکەی لەسەر بوو هەر بۆ بیناسەوە دەبێتە مەدی سیلە کوبرا ئەگەر نیشانەی مەدەکەی لەسەر نەبوو ئەبێتە سیلە سوغرا سوغراکە دوو حرەکە بوو واتە دوو جوڵە بوو بەڵام لە کوبراکەی 4 جوڵە تا 5 جوڵە درێژ دەکرێتەوە نمونونەکەی تر ومن آياته أن خلقكم تەماشا بکەین ومن آياته یاکە چەند حرەکە درێژەکەیتەوە 4 ومن آياته أن هەمزەکە لەوشەی ئەنەی کە دەستی پێکردێ بۆیە ئەم یاء بچووکە تەنها سەرەی یاءەکە کرایە نیشانەی مەدەکەی لەسەرە کە نیشانەی مەدەکەی لەسەر بوو ئەتوو بەوە دەیناسیەوە کە مەدی سیلە کوبڕایە کە 4 حرەکە درێژ دەکرێتەوە عند ربه إنه عند أو إخفاده عند ربه إنه كواتا ليرش أو ياء 4 حركة دريج دكريتوا إن هذه أمتكم أمة واحدة إن هذه تمشى أو ياء بتوكا كان شاني مدك إلى سرا أو مدي سيلة كبرى ك 4 حركة ديسان دريج دكريتوا أما بيدي قلت لي مدي سيلة كبرى كجوازية كي لقى المدي صغراك تنها أو ك همزي لدو هاتيا كأو مدى تايبد وبا مدي سببي همزي كواتا ببيرتان ديمو أو سيم مدي كخوين دمان مدي واجب المتصل
جائز منفصل صلة كبرى هەرسێکیان پەیوەندی بە هەمزەیەوە بوو هەرسێکیان 4 و 5 حرەکە درێژ دەکرێتەوە بۆیە پێویستە بە یەک میزان بە یەک تەوازن ئەتوو یان بە 4 یان بە 5 لە بیدایەت کە دەست پێ کرد بیخوێنیەوە ئەوە کۆتایی هات بە مەدە سەبەبی هەمزەی دەچینە ئەو مەدانێکە فەرعینە بەڵام بە سەبەبی سکون ئەو جارە واتە هۆکارەی دروستبوونی ئەو مەدە سکونە واتە ساکینە زەنەدارە سەبەبەکەی بەو شێوازەیە یعنی ئەمەش دەبێتە دوو بەشێکیان ئەمەدی سکونە عارض ئەوانەی هۆکاری عارضە واتە سکونەکەی ئەسلی نییە توش هاتووە لە ناکاو تووشی دەبێت بەڵام باەکە کە مەدی سکونە ئەسلیە واتە سکونەکەی بەخۆی ئەسلیە عارض نییە توش هاتوو نییە لە ناکاو نییە دەچینە سەر مەدەکە یەکەم ئەلیف المەد الذي ئەوانەی کەوا سکونی عارضن قسمان ئەوانیش دوو بەشە یەکەمیان المەد العارض السکون و مەد اللین ئەمەش دەبێتە دوو بەش مەدێکیان عارض السکونە عارض السکون زۆربەی کۆتاییەکانی ئاەتەکان دەتوانین بڵێن هەمووی عارض السکونە تا ڕادەیەکی زۆر و مەدی لینیش ئینشاءڵڵا مەدی عارض السکونیش دەخوێنی بۆیە ئاگادار بن ئەو مەدە فەرعیانەی کە بە سەبەبی سکون واتە سەبەبی ساکینە دەبێتە دوو مەدی لازمانەیە و مەدی ئەوانێکەوە ئەسلی نینە کە فەرعینە لەوانی کە فەرعینە عارض السکون لە عارض السکون بریتێ لەو مەدەی وەکو مەدێکی طەبیعی وایە یعنی چۆن ئەمە مەدی طەبیعی دەناسینەوە کە ئەلیف و واو و یاء ئەلیف و واو و یاء ئەگە بەخۆی ساکین بی پێشی فتحە بی ئەلفەکە پێشی فتحە بی واوەکە پێشی ضەممە بی یاءەکە پێشی کەسرە بی بەڵام لە عارض السکون ئەوەیە کە حرفی کۆتایی ئەو جارەکە لە دوی حرفە مەدەکان دێت ئەتوو بە ساکینی دەکەیت واتە سکونداری دەکەیت بەخۆی لە ئەسڵدا سکون نییە ساکین نییە حرەکەی لەسەرە بەڵام تۆ لە کاتی خوێندنەوە کە لەوەی وەقف دەکەی ڕادەوەستی ساکینێکی دەکەی سکونێکی دایە سەری ئەوە وا دەکات کە مەدەکە درێژ بکرێتەوە بە 2 بە 4 بە 6 کەواتە مەدی عارض السکون ئەو مەدەی کە سکونەکەی ئەسلیە دەتوانی 2 4 6 ئەوە یەکەمین مەدەکە ئەمە باز دەکەین دەڵێن 6 حرەکە درێژ دەکەیتەوە هەتاو پێستا باسی 6 حرەکەمان نەکردێ 6 جوڵەمان نەکردێ بەڵام لەو مەدەی باسی 6 جوڵەش دەکەین چونکە ئەو مەدە دەتوانین ئێمە بە ئارەزومەندانە 2 درێژکەینەوە 4 درێژکەینەوە و 6 درێژ بکەینەوە دەچینە سەر نمونەکان الحمد لله رب العالمين بدو حركة ڕادۆسێ ئەگە تەمشای وشەی عالەمین بکەن وشەی عالەمین یا كمان مەدە واتە پێش نونەکەی عالەمین پێش نونەکەی یاکمانە یاکە یاێکی مەدیە بەڵام نونەکەی کە لە پاشی هاتیە فەتحەی لەسەرە کە ئەمە لە کۆتایی ئەو ئاەتی ڕادەوەستین ناڵێن عالەمینە عالەمینە بە فەتحە ڕاناوەستین بەڵکو بە سکون ڕاوەدەوەستین کە بە سکون ڕاوەستاین ئەوە حرفی یاکە کە حرفێکی مەدی بوو دەتوانین 2 4 6 درێژی بکەینەوە تطبیقی دەکەین الحمد لله رب العالمين أو بدو يسالكين توار الحمد لله رب العالمين أو توار بك مشش الحمد لله رب العالمين أو بشش كواكل عرض السكون أتود تواني بدو بتوار وبشش لكوتاي آتكان راوستي كواتا أو مدي كوتاي آتكان بيدرن عارض السكون واتا سكونك أصلي نية سكونك لناكاو كواتا جيشتي هرشوينيك لقرآني بيروز كوقفت كده ناسد لما كزانيد حرفيكي مدكان كويتا بيش حرفي كوتاي كتو ساكيني دكي واتا ألف واو ياكا كالسري وستاي حرفي دواتر كالسكون كر أو دتواني 2 4 6 لسري بوستي نموني دواتر الرحيم صدقوينيو بسم الله الرحمن الرحيم رحيم بدو دخوينمو او زاردي كما توان بسم الله الرحمن الرحيم بچو دي كما شش او زار الحمد لله رب العالمين
عالمية كم كردا چوار بۆیە ئەتۆ ئازادی بە چەندی ڕادۆستی بەڵام ئاگداری ئەو ملاحەزەیە بە لە سەرەتا چۆنت دەست پێ کرد واتە ئەگەر بە دووت خوێندەوە پێویستە ئەو لاپەڕەیە پێویستە هەتاوەکو ڕادۆستی هەتا ئەو شوێنانە هەمووی بە دوو ڕاوەستی ئێستا بۆن منە لە ناو نێژدا ئەگەر ئەتۆ هەمووت لە بسم الله ڕا بە دوو دەست پێ کرد هەتا فاتحەکە و سوورەتی دوای فاتحەکەش دەخوێنی هەر بە دوو ناتوانێت بیکەیە چواردەمە بیکەیە شەشدەمە بیکەیە دوو یعنی بە ئارەزووی خۆت نییە ئەتوو مەدێک عارض سکون دەمێک بە دوو بخوێنی ئاەتش کە بە چوار بخوێنی ئاەتی دواتر بە شەشی بخوێنی نەخێت بەڵکو پێویستە کە بیدایەتی چۆن دەست پێ کرد هەمی بەو شێوازەی بخوێنی ئێستا بۆ نمونە فاتحەی بە چواری دەخوێنین هەمووی بە چواری بسم الله الرحمن الرحيم بە چواری الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين ئەگەر سێکە تا کۆتایەکەی بە چواری بەڵام ئەگەر بە شەشی خوێندت لە بیدایەتی ڕادەسرێکە بە شەشی بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين مالك يوم الدين هەتا کۆتایی هەر بە شەشی بۆیە ئەو ملاحەزەیە بە گرنگ وەرگرن لە لای خۆتان عارض سکون دروستە مخەیەڕی ئازادی بە دوو بە چوار و بە شەش چۆنی وەقف دەکەی ڕادۆستی بەڵام چۆن دەست پێ کرد ئەگەر بە دوو دەست پێ کرد هەر بە دوو بەتا کۆتایی ئەگەر بە چواری دەست پێ کرد بۆنە بە چواری لە ئاەتەکان ڕاوەستە هەر بە چواری ئەوە ئەگەر بە شەشی ئەوەش بە شەشی ناتوانانی بۆ منە ئاەتێک بە دوو خوێنی ئاەتێک بە چوار ئێستا من وای لێ دەکەم بسم الله الرحمن الرحيم والحمد لله كي دمك بدو دمك بتشوار دخوينم بسم الله الرحمن الرحيم أو بدو الحمد لله رب العالمين بتشواري مالك يوم الدين دكا مشاش مالك يوم الدين شاش أما هلا بالكو بيستا بيك شواز قرآني بيروز بخويني وكوتاي بيبيني إنك فاتحة كد شێوازی خوێند سوورەتەکەی دواتریش بە شێوازێکی تێر ینی بە دوو بە چوار و بە شەش ینی ئارەزوومەندانە نییە ئەتوو هەو کۆتایی ئاەتەکان دەمەک بە دوو دەمەک بە چواری بخوێنی ئەو ملاحەزەیە گرینگە لە مەدی عارض السکون کە عینەن مەدی طەبیعیە بەڵام سەبەبەکەی کە سکونێکی تووش هاتووە بۆیە ئاگداری ئەو مەدەی بن کە دوو بە چوار بە شەش تووکە ئێستا دێنە سەر نمونەی کتابەکە ئاگداری بن تكذبان دەتوانی ئەو ئەلفا کە نونی لە دوو هاتیە نونەکەی کەسرەیە دەتوانی دوو چوار و شەش لەسەر ئەلفەکەی درێژی بکەیتەوە عقاب يؤمنون يعملون هەموو ئەو نمونانە دەتوانی بە دوو بە چوار و بە شەشی لەسەریان بوەستی و ئاگداری بی بەڵام ئەو ملاحەزەی کە لە کۆتایی داهاتیە کاگەنووسا لاپەڕەکە بزانم بردیتە پێش ئەگەر بیگەڕێنیەوە مەدی المتصل متطرف عارضە واتە لێرەدا لەو نمونەیە لەو تێبینەی دوو مەد کۆ دەبێتەوە کە دوو مەد کۆ بووە واتە مەدی متصل کۆ بیتەوە لەو تێبینی ئاگداری بن مەدی متصل کۆ بیتەوە واتە واجب متصلەی لەگەر عارض سکونە لە ناو یەک کەلیمەی کۆبەوە ئەتوو وەقفت کرد ئەوە عارضەکە بەقۆترە لە متصلەکەی واتە ناتوانانی عارضەکەی بە دوو بخوێنی بەڵکو پێویستە بە چوار و بە شەشی بخوێنیەوە وەکو نمونونەکەی ثلاثة قروء ئێستا سەیریکەین دوو مەدی تێدا کۆبیتەوە قوڕوء هەمزەشی لە دوو هاتیە بە هەمزە کۆتایی هاتیە و واوەکەش کە ئەمە ڕادەوەستین ئەوە عارض سکونە بۆیە عارض سکون مەدێکی بەهێزترە ئاگداری بن و دەتوانی بە دوو بە چوار و بە شەش عارض ڕاوەستی بەڵام لەو نمونانە کە ناتوانی بە دوو وەقفکەی بەڵکو پێویستە بە چوار و بە شەش کۆتایی پێبینی ثلاثة قروء بە چواری كأحد من النساء نساءك بتسوار ششي إنما النسيء أو مدى بيدا قوت المدي
متصلی متطرفی عارض واتە دوو مەد تێدا کۆبۆتەوە انشاءالله لە وانەکانی ڕابردوو کە مەدەکانمان تەواو کرد باسی مەدە بەهێزەکان دەکەین زۆر کەلیمەمانەیە لە قورئانی پیرۆز کە بە دوو مەد واتە دوو مەدی لە ناو یەک کەلیمە کۆبۆتەوە ئایا چیانیان بەهێزترە چیانیان لاوازترە حکمی چیانیان زیاتر تەطبیق دەکەین لە کەلیمەکان انشاءالله لەوانەی داهاتوودا دەچینە سەر مەدەکانی تر کە مەدی لین و دوایتر مەدی لازم کە لازمەکان هەمووی 6 حرەکە درێژ دەکرێتەوە جا پێمان باشە لە تەطبیقاتەکان ئێوە بیخوێننەوە تەطبیقی دەکەین انشاءالله لاپەڕێک بکەنەوە تەطبیقاتی دەکەین لە مەدی عارض سکون و مەدی صیلە کبرا و مەدی الجائز منفصل ئەو سێ مەدەی کە ئەمڕۆ خوێنمان لەوانی ئەمڕۆ انشاءالله تەطبیقی دەکەین هەمویان ئەو مەدانە بە دوو بە چوار کۆ دەکرێتەوە یاخود دەتوانی بە 6 عارض سکون لەسەری بوەستی پرسیارەکانی شەر دەگەین لە بۆ پاش تەطبیقاتی انشاءالله دەمانوێت ئەو برایانە چێ بێوێ تەطبیقی بکا و بخوێنێتەوە انشاءالله دەست خۆش بێ مسای بەڕێز خۆی